لە زۆرینەی گەڕەکەکانی کەرکووک نەمامگە دەبینرێت بۆ فرۆشتنی گوڵ و نەمام. هاوشێوەی بوونی مارکێت و فرۆشگای جیاواز نەمامگەکانیش زۆر بوون. خواستی هاوڵاتیان بۆ کڕینی دار و نەمام و ڕواندنی لە کەرکووک زۆر بووە. لە گەڕەکەکانیشدا گرنگی بە زیادکردنی ڕێژەی سەوزایی دەدرێت. هاوڵاتیانی کەرکووک بە گرنگی دەزانن هەموو تاکێک هۆشیار بێت لە بەرامبەر ژینگەی شارەکە و هەوڵی سەوزکردن بدەن. بەرەو زیادی ڕەبەڵام هیوادارین زیاتر بڕوە لەبەرەوەی هەرێ لە گەڕەکەکان زۆر داری کەمە. من داوام لە جەنابی پارێزگا هەیە ئەو قەرارە دەربکە کە کۆڵانەکان سەبەکە کە سەبێکات بابلین هەم بەردەم ماڵەکان هەموو ماڵێک دوو دار سێ دار بێلێتەوە لەبەرەوەی ئەوە هەم جوانیە بەخشیە هەم ژینگەیەکی پاک و خایەنە بەخشیە. خاوەن نەمامگەکان دەڵێن بەراورد بە ساڵانی ڕابردوو خواست لەسەر کڕینی نەمام لەلایەن هاوڵاتیانەوە زۆرە. پێویستە بزانرێت چی جۆرە دار و نەمامێک گونجاوە بۆ ژینگەی شارەکە. لەگەڵ ساڵانی پێشوە من وەکو خاوەن نەمامگەیەک لە کەرکووک یعنی ئەم ساڵ ئەبینم زۆر لە چاو ساڵانی پێشووتر خەڵک زیاتر یعنی حەزی بەدارناشتن و لە کۆڵانەکان و لە گەڕەک و لە شەقامەکانە دارمان زۆرە بەڵام جۆرەکانی زۆرن بەڵام وەکو دار لێرە ئێمە خۆی وەکو نسبەی نەجاحی زۆر بێت ئەکاسیامان هەیە گوڵی زەردەکا و زۆر جوانە و تەحملی جەوەکەی کەرکووک شەکات ئەلبیزیامان هەیە داری ئەلبیزیای پێ ئەڵێن داری چەترمان هەیە داری فیکسمان هەیە ئەم دارانە زۆر بەقوەتن بۆ کەرکووک یعنی زۆر تەحمل جەوەکەی خۆمانەکەت. ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە هۆکاری زۆربوونی خواستی هاوڵاتیان بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی بۆ گرنگیدانی ئیدارەی ئێستای کەرکووک دەگەڕێننەوە کە هەوڵی زۆریان داوە بۆ سەوزکردنی کەرکووک. لە ئێستادا دەبینین کۆمەڵی پرۆژەی ڕێکوپێک لە ناو شارەکەیە بۆ زیادکردنی پانتایی سەوزاییوە بۆ پاراستنی ژینگە کەمکردنەوەی ئەو خۆڵبارینەی کە ڕوبەڕووی شاری کەرکووک بووتەوە لە دەرەنجامی نەبوونی نەمامێکی زۆر لە ناو شارەکە و هەروەها بۆ کەمکردنەوەی ئەو هەموو دووکەڵ و توخمانەی کە ئاسمانی شارەکەی تەنیوە کە بۆ تەمای مەترسی بۆ سەر ژیانی کۆمەڵانی خەڵک. بەپێی ئاماری ژینگەی کەرکووک ئێستا ڕێژەی سەوزایی لە شارەکە کەمتر لە 3% بەپێی ستانداردی جیهانیش بێت نابێ ئەو ڕێژەیە 14% کەمتر بێت.